بەڕێزان بەناوی ئێوەش بە خێراتنەکی گەرم بۆ برای بەڕێزم کاکە ئەنوەر زۆر بەخێر بێ کاکە ئەنوەر بەبێ پێشەچی نامانێت پێش کابراچی ناسراوی و ڕۆژنامە نووسی چاودێرەی سیاسی ئێمەش لەو بوارەوە قسەی دەکەین ئەندە ئاگامان لێت دەبی دەرێن بە ئێحراجی نەکەین و لەوێن دەرێت ژیان هەرەوە دەبی هەندێک ئاگاداری خۆت بی ئەوە مناقەشەی تێدانێ و ئاگاداری خۆت بی ئەوە زۆرەکە لە ئازایەتی لای من ئەوە زۆرەکە لە ئازایەتی بەڵام کاگەل لێرەوە دەست پێ دەکەین ئەو هەڵبژاردنە نەمەزانی بەڕای بەڕێزت چی براوەیە یعنی ملیۆنێک دەنگ براوەیە یا چی پێ دەڵێن دەنجی پوچەل براوەیە یا بایکۆت براوەیە ناتانین برن یەکێتیش براوەیە چەندە تو لە سلێمانی دەژی چێ براوە مامۆستاژیان زۆر سپاس بۆ جەنابێت بۆ پێشەکەت وڵا لە ڕاستیە مامۆستا ئەگەر مەبەست لە عێراق بێ لە کۆی هەڵبژاردنەکە لە عێراقا بێگومان شیعەکان براون یا با بڵێم کۆماری ئیسلامی ئێران براوەیە بە پلەی یەکەم ئەگەر مەبەستیش لە کوردستانە بێگومان پارتی دیموکراتی کوردستان زۆرترین کورسی بردوێتەوە و زۆرترین دەنگی هێناوە و دوا بە دوای ئەویژی شێتی نیشتیمانی کوردستان ئەگەر قسەکەش لەسەر عمومی ئەگەر بێ دەنگەکان جیا بکەیتەوە لە نێوان ئەو خەڵکی دەنگیا و ئەو خەڵکی دەنگی نەداوە بە نەزەری من ئەتوانم بڵێم نیوە بە نیوەیە واتە لە 150 دەنگدەری هەرێمی کوردستان دەنگی نەداوە ناڕازیە و ڕەنگە هۆکاری زۆرا زۆری هەبێ بەڵام مامۆستا لە ئەسڵا پرۆسی هەڵبژاردن بۆ پڕکردنەوەی کورسیەکانی پەرلەمان ئەگەر مەسەلەن 4 ملیۆن کەس لە هەرێمی کوردستان دەنگ با و مەسەلەن 1 ملیۆن کەس دەنگ با دوجار ئەم دەنگانە تەوزیع ئەکرێ بەسەر ئەم کورسیانەیە کە بەرکەوتەی پارێزگاکانە بۆیە لە هەر حاڵدا ئەوە مانا تەکتیکەکەیەتی مانای قاسمی انتخابیە بۆ سەر کورسیەکان بەڵام ئەگە جەناب مەبەست دیوە سیاسیەکەیەتی بێگومان چەنە بەشداری خەڵی لە پرۆسەی دەنگدانە زۆرتر بێ مانای خەڵک گەشتبینترە و ڕازیترە لە حکوومەت لە دەسەڵات لە سیستەمەکە و بە پێچوانەکەشی ڕاستە عادەتەن لە خۆرڵاتی ناوەڕاستووە لە هەرێمی کوردستانیش بایکۆت و دەنگنەدان و پوچەڵ و نەهاتنە سەر سنوقەکانی دەنگدان خەڵک ئەیگەڕێتەوە بۆ چەند فاکتێک یەکیان ناڕەزایەتیە لە خودی حزبە کوردیەکان دووهەم ناڕەزایەتیە لە خودی حکوومەت و نەبوونی خزمەت گوزاریەکانی سێهەم بەشێکی زۆری خەڵک یعنی من خۆم لە خەڵکم پرسیوە بۆ ناچی بۆ دەنگدان ئەڵێ هیچ لە مۆزوع و ژیانی من ناگۆڕێ من بچم نەچم هەندێکیانەڵێن من بچم نەچم دەنگەکانم بۆ دراوە بە مانای سەختەکاری کراوە هەندێکیشیانەڵێ مەسەلەن ئەگەر هەرکەس هەمومان دەنگ بین هیچ لە ژیانی من ناگۆڕێ پرۆسەی سیاسی هەڵبژاردن ناتوانێت ژیانی خەڵک بگۆڕێ ئەمە بۆچوونی هاوڵاتیانی سنی و شیعیشە لە حقیقەتە ئەم قسەیان زۆرتر ڕاستە یعنی بەشداری خەڵک لە پرۆسەی سیاسی و دەنگدانە بە هەموو ڕێژەکانیەوە بەردەوام نەیتوانی وە ژیانی خەڵک بگۆڕێ ینی خەڵک وەختێک دەنگەدا بە هێزێکی سیاسی خۆشیان لە ئەوروپاژین وەختێک خەڵک لە بینی سۆسیال دیموکراتەکان و لە بینی دیموکرات مەسیحی دەنگەدا بۆ ئەوەیە کە وەز گوزەرانی باش بێ زەری بە لەسەری کەمترێ بێتەوە مەسەلەی بەهداشت و خوێندنگا باشتر لێرە بە نەزەری من مامۆستا لە کورتیەکەیە هەڵبژاردن ناتوانێ ئاڵگۆڕ بەسەر پرۆسەی سیاسی و بەسەر سنگ و قورسایی هێزەکان و بەسەر چارەنووسی خەڵکا بێنێ بۆ شتێکە بەڕاستی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان توانم شتێکە بڵێم بۆ ڕەوازدانە بە پرسی دیموکراسی بە تایبەتی هێزگەلی گەورەی وەکو شیعە لە عێراقا کە کورسێکی زۆریان هێناوە بەردەوام ئەکسەریەتی کورسیەکانی پەرلەمانە بن بەڵام باوەڕیان بە پرسی دیموکراسی نییە نە لەگەڵ کورد نە لەگەڵ سونە و لە ناو خۆشیانە ینی ئێمە ئەوە بینین بۆ لە هەر حاڵدا پرۆسەی دەنگدان لە عێراقا و بەمانەی کەلکسانی ڕوویداوە نەیتوانیوە پرسێکی جددی بێ و نەیتوانیوە بە تایبەتی مامۆستا یەک قسە بکەم پەرلەمانی کوردستان بۆ چوونم وایە پەرلەمانی کوردستان ئەگەر نەش بێ هیچ لە بار و گوزەران و بارودۆخی سیاسی و گوزەران و خەڵک و ئەوانە ناگۆڕێ یعنی ئێستا پەرلەمانەوە 13 مانگە تعتیلە هیچ لە ژیانی خەڵک نەگۆڕاوە
وخل بەخولیش ئەم پەرلەمانە ناکاراتر بووە وە کەنتڕۆڵی هەبووە ئەگەر سەیری خولی پێشوو بکەی دەور و نەخشێکی وای نەبووە مەسەرەن لە سادەترین شتا هاتن خانە نشینەکانی خۆیان جێبەجێ کردو بۆی مایەوە دوایی بە فشاری حکوومەتی عێراق و بەوانە خانە نشینی خەڵکی کرێکار و زەحمەت کێش و کەم دەرامەت چاکرا و دوا بە دوای ئەوە قسەکەمەوەیە ئەم پەرلەمانی کوردستان و بەوەی عێراقشەوە بارن بە سەرشانی خەڵکی کوردستان و عێراقەوە بودجەیەکی زۆر پارەیەکی زۆر بە هەدەرە ڕوا ئیمکاناتێکی زۆر سیارەی ئەخیر مۆدیال دەنێ چیشیوانە بەڵام لە حڵ مەسەلەن 13 مانگە موچە وەرەگرن پێم بڵێ چیان کردووە بۆ قسەکەەوەی بەڕاستی من پێم وایە هەڵبژاردن ناکرێ هەموو داتا و ئامار و بۆچوونەکانی خۆمای لەسەر کۆ بکەینەوە پێمان وای بێ بارودۆخی سیاسی و ژیان و گوزەرانی خەڵگە گۆڕێ ینی مەسەر هێز هەبوو لە هەڵبژاردنەکانی پێش و 15 کورسی هێناوە ئەمجارە نەماوە هێز هەیە 25 کورسی هێناوە لە ڕابردوودا وەکو بچنەوەی گۆڕان کەچی ئەمجارە یەک کورسی نەهێناوە کاک یعنی چی یعنی ئەم هێزانە نەیانتوانی وە خواستەکانی خەڵک وڵام دەنەوە کەمانە بەتابەتی هێزی ئۆپۆزیسیۆن بوون بۆی کە پێویست بوو ببن بە ئالتەرناتیڤی هێزە دەسەڵاتەکان کەچی نەیانتوانی باشە کاکە ئەنوەراوە هەتاکەی بەڕێی بەڕێز يعني هو 30 ساڵ برا 30 ساڵە چەند خولی بەرلەمان بێ لە عێراق یعنی ئەو وڵاتە بە عێراقەوە هەرا بەردەوام دەبی هەر بەو شێوەیە لە ڕاستی مامۆستا ئەمە پرسیارێکی قورسە ئێمە شایەدی ئەوەین لە عێراقا ئەڵتەرناتیڤەکانی تاقی کرایەوە مەسەلەن وتمان ڕەوتی سەدر ئەتوانێ ئەڵتەرناتیڤی ئەم هێزە شیعیانە بێ کەچی بە پێچەوانەوە نەیتوانی دەور و نەخیشێ بێ لە هەرێمی کوردستان مەسەلەن بزوتنەوەی گۆڕان وتمان ئەتوانێ ئەڵتەرناتیڤی دەسەڵات بێ کەچی نەیتوانی ئەوە بکە ئەمە خاڵێکی تریشی مامۆستا بۆی ئێمە هێزێکی ئەڵتەرناتیڤمان هەبێ هێزێکی ئۆپۆزیسیۆنی چالاکمان هەبێ بتوانێ ئەم بارودۆخە واقعیەتە بگۆڕێ دوای ئەو هێزانە چەند هێزی تر تاقیکرانەوە مەسەلەن نەوەی نوێیە مەسەلەن هێزەکانی ترە کە نامێنیان بێنم نەیانتوانی بزنەوەی گۆڕان تێپەڕێن بۆچی خەڵکانێک پێیان وایە بزوتنەوەی گۆڕان ئەو ئەتراز و ناڕەزایەتی و خۆپشاندان و هاتنە سەر شەقام و دەنگی ئۆپۆزیسیۆنی لەبار برد و خەڵک ینی خەڵک بێ ئومێد بووە لەوەی پێی وایە ئێمە هەموو ئومێدێکمان بۆ بزوتنەوەیە بوو و بە کورسێکی زۆرەوە بە خەڵکێکی زۆرەوە پشتیوانیان لە بەڕێزنە و شورا مستەفا کرد بەڵام نەیتوانی بۆیە ئەمە ناومێدی لای خەڵک دروست کردووە بۆ نمونە ڕێژەکانی بە هەموو ڕێژە بە هەموو کورسەکانی ئەم هەڵبژاردنە لە عێراق و لە پەرلەمانی کوردستانیش ناگاتە هێشتا کورسەکانی بستنەوەی گۆڕان لە دەورانی حەبێشوبات بۆی قسەکە بارحاڵ ئەمە مانای ئەوە نییە کە خەڵک نابێ چاوەڕوانی ئاڵوگۆڕ بێ نابێ ئەڵتەرناتیڤ و بەدیلی پێ نەبێ بەڵام بە نظری من بەم زوانە یەکێتی و پارتی وەکو دوو هێزی سیاسی کاریگەر لە کوردستان ئەمێننەوە ئەجا تۆ هۆکارەکانی بۆ هەرچی بگەڕنیتەوە بۆی کە دەسەڵاتیان بەدەستەوەی بۆی کە اقتصادیان لەبەردەستایە بۆی کە جەماوەرین بەشی خۆشی حقیقەتی تایە کە ئەم دوو هێزە تاریخێکیان هەیە جەماوەریان هەیە و خەڵکی حیزبی زۆریان لەگەڵا و لە هەمان کاتیشا مەسەلەن خانەوادەی شەهیدان و پێشمەرگە وانیان لەگەڵا لە بەشێکی زۆر لەسەر سەرۆ و سەرمایی ڕابردویان نەژین و ئەمانە هەمووی فاکتی بەقوتە خۆ قسەکەوەی کاگە ینی ئێمە ئەگەر لە کوردستان ئەگەر ئەم دوو هێزە بتوانن دوو هێزی دڵخوازی خەڵک بن و بتوانن داخوازیەکانی خەڵک بەرجەستە بکەن و بتوانن پرسەکانی دیموکراسی بە فعلی پەرە پێ بدەن و بتانن ژیان و گوزەرانی خەڵک و مەسەلەی خزمەت گوزاریەکانی ئاو و کارەبا و بهداشت و دەرمان و قوتابخانەکان و خانە نشینان بەڕێوەبەرن و خەڵک ئەمانەیەوێ بەڵام خەڵک لە یەکەی ئەوەیە کە مەسەلەن تۆ ناکرێ ئێستا مانگی واسەری ساڵە ینی کۆتایی ساڵە بەڵام خەڵک موچەی مانگی دێوەەر نەگرت بێ ئەمە گلەیە ئەمە ناڕزایەتە لە حکوومەت و لە حیزبی کوردی بەڵام بە هەرحاڵ ئێمە شاید ئەوەین کە بەم زوانە پێم وانە هێزێکی کاریگەر بێ بتوانێ مەسەلەن لانی کەم بتوانێ بە جۆرە لە جۆرەکان بێ بە ئالتەرناتیڤی ئەم دوو هێزە کەواتە ئەمە دەبێت چاوەڕێکە نەتا دەبێت ئالتەرناتیڤێک دەدۆزینەوە بۆچی دوو حەل هەیە مامۆستا دوو حەل هەیە یانەوەی کە ئەم دوو هێزگەلە بتوانن وڵام بە خواستەکانی خەڵک بدەنەوە و بتوان چاکسازی لە خۆیاندا بکەن
ئەمە یەکێکیان. دووهەمیان بوونی ئەڵتەرناتیڤێکی خۆرسکە واقعیە لە شەقامەوە بێ. ئەگەر ئەم دوانە هیچیان نەبوو ڕەنگە لە هەر حاڵەتێکە ڕووداوگەلێک ڕوودا کە فەوزا بەخۆیەوە ببینێ وەکۆ فۆزانەی کە لە منتیقەکەی بینین دەرەنجامی اعتراض و ناڕەزایەتی و نەبوونی خزمەت گوزاریەکانی خەڵک ڕەنگە فەوزای لێ بکەوێتەوە کە من هیوادارم ئەم جۆرەیان نەبێ سەر نەکێشێ بۆ فەوزا سەر نەکێشێ بۆ تێکدانی شەقام و بۆ ئەوەی کە بینی ومانە لە مەسەلەن بینیمان لە کاک سعدون لە چەند مانگی ڕابردوو بینیمان لە دەرەنجامی اعتراض و ناڕەزایەتیەکانی خەڵک لە بەنگەلادش چی ڕوویدا لە سیرالیۆن لە ساحل عاج لە کۆتیڤوار بینیمان ئەوانە دەرەنجامی ڕاستە لێرە ئێمە ناتوانین بڵێن سیستەمە کەسی هاوشێەوەی هەموو ئەو سیستەمانەیە بەڵام ئێستا مەسەلەی خزمەت گوزاری خەڵک دابینکردنی خزمەت گوزاری باشترکردنی ژیانی خەڵک وەڵامدانەوە بەخواستەکانی خەڵک وەڵامدانەوە بەخواستەکانی گەنجان و کرێکاران و زەحمەت کێشان و ژنان و چین و توێژەکانی کۆمەلگا ئەو لەوێتی خەڵکە وا بێ موچە حکوومەتی هەرێمی کوردستانە بێ موچە چاکە ژیان و گوزەرانی خەڵک دابینکە و خزمەت گوزاریەکانی بەردەست بێ و موچە دوانەکەوێ و ئەوەی پێداویستی ژیانی ڕۆژانی خەڵکە پێویستە بۆچی خەڵک ئەم داوایانەی هەیە ینی ئەم داوایانەی هەیە لەبەرەوە چاوەڕوانی لە حکوومەتەکەی هەیە چاوەڕوانی لەم دوو هێزە سیاسی هەیە و پێش خەڵک پێی وایە منیش پێم وایە ئەم دوو هێزە ئەگەر منسەجیم بن بەیەکەوە بن و ئەتوانن مەسەلەن بەشێکی زۆر لەم خواستانی خەڵک دابینکەن کە دابینی نەکەن ئەم اعتراض و ناڕەزایەتیانە بەردەوامە بێ بە حەقیا بە ناحەق بە ئاسوودەیی یان بە پشێوی بۆ هیوادارم کە هەموو دەسەڵاتێک یعنی تحصیل حاصلە ئەوە بزانێ وەڵام بەخواستەکانی جەماوەرەکەی نەداتەوە جەماوەرەکەی پشتی تێیەکە وەڵام بەخواستەکانی خەڵکەکەی نەداتەوە وەڕێز لە بۆچوونەکانی و لە قوربانیەکانی و لە تێکۆشانەکانی نەگری خەڵک پشتی تێیەکە کە من هیوادارم ئێمە بکەوینە سەر سکەیەکە بتوانین خەڵک و حکوومەت بەیەکەوە ئەم کێشانە هەلکە بەڵام بەرپرسیارەتی یەکەم بەرپرسیارەتی یەکەم و ئاخیر لە ئەستۆی حکوومەتە لێرە لە عێراقیش لە هەموو شوێنەکانی تر ئەم پێشی وایە ئێمە زۆر خۆمان نابەستینەوە بە عێراقەوە چکە ئێمە خۆمان زۆر ئەڵێن کە ئێمە ناتوانین لەگەڵ عێراق بین و عێراق ئەوە تەحصیل حاصلە بۆیە قسەکەوەیە بێ حکوومەتی هەرێمی کوردستان نابێ هیچ بیانوویەکی هەبێ و ئەبێ ئەو خواستانەی خەڵک لە ئەلفەوە بۆیە جێبەجێ بکە. باشە کاکە ئەنوەرەت و بەڕێزت ئاگاداری ئەو هەرسو کەوتێک کە دەکرێت ناو دوو حزبە بە تایبەتی بابرین یەکەتی بەرامبەر بە پارتی لە بانگەشە و لە قسە کرد لا مشتێک پاشی ئەو هەموو بە زۆر ڕزمە یەکەتی چۆن ڕێگا بەخۆی دەدا بچی دانوستان بکە لە پێکێنان حکوومەت تو چت نێشت ئەوەیە بانگەشە هەم بژاردن بەڕێی تو لە ڕاستیە من پێم وایە ئەو شتانە نۆرماڵە لە بینی ئەحزابی سیاسیە بە تایبەتی لە کاتی بانگەشی هەڵبژاردنە ڕاستە ڕەنگە یەکێکیان تونتر و کەمتر زۆرتر ئەوە بووە خۆی لە ڕاستیە ئەبوو وانە بێ بەڵام بە نظری من یەکێتی و پارتی بەپێی هەلومەرجی تاریخی ئەوەندەی کە هەمیشە ناکۆک بوون و هەمیشەش پێکاتون هەمیشە ململانیان هەبووە بەڵام هەمیشە بە نەتیجە بەهۆی مەساڵەحەکانیانەوە بەهۆی بارودۆخی سیاسی کوردستانەوە بەهۆی مەترسیەکانی دەوروبەریانەوە بە هەر هەلومەرجێک بێ بە نەتیجە بەیەکەوە بوون لانی کەم لە دوای شەڕی ناوخۆ تەجربەی ئەویان کردووە کە بە جیاژ بن هەمان گیرفتیان هەیە بۆیە بەیەکەوە بن باشترە و ڕەنگە بەو شکڵە بتوانن بەشێک لە ئەجێنداکان جێبەجەکەن بەڵام لە هەرحاڵدا پێم وایە کارێکی زەحمەت نییە بۆ پێکاتنی حکوومەتی نێوانی یەکێتی و پارتی پێم وایە زوویا درەنگ بەیەکەوە حکوومەت پێگەێنن پێ ئەڵتەرناتیڤێکی تریان نییە بەڕێزی بە کوچاو دێرە سیاسی چۆن دەبینی داهاتوو لە کوردستان چۆن دەبینی پێم وانێ باش پێم وانێ داهاتوی کوردستان باش بێ بە دەلیلی ئەوەی کە بە دەلیلی فاکتە ناوخۆیەکان وتم فاکتە ناوخۆیەکان ئێمە هێشتا مەسەڵەن خاوەنی دەستورێک نین
ئێمە مەسەلەن ئەوە سێن زەمانگە پەرلەمان ناتوانێت بەو بۆچونێ منیشەوە ئەگەر نەشت بێ زۆر کاریگەری نییە ناتوان کۆبنەوە دڵنیام پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکەوێتە دوای کابینەی حکوومەتی عێراقیەوە کە حکوومەتی کابینەی حکوومەتی عێراقیەکوێتە مانگی دووسێ ڕەنگە ئەم کابینەیە بکوێتە زۆریش ئەکەوێتە دوای ئەوەوە و لە هەمان کاتە بارگوزەرانی خەڵک خراپە بە تایبەتی مەسەلەی موچە و لە هەمان کاتە پەیوەندەکانی هەرێم و بەغدا بە نظری من ناتوانێت بچێتە قۆناقێکی باشتر دوای ئەم هەڵبژارنانە یا لە کابینەی داهاتوە ئەمەی پێشووتێ پەڕێنێ ئەو بۆ چوونەش هەڵەیە کە پێی وایە ئەم گرفتانە تەیب سامی وەزیری ئابووری دروستی کردووە نەخێوانە ئەم کێشانە وەزیری ئەو خاتونە نییە وەزیری دارایی نییە پەیوەندی بەوە نییە هیچ ئەوەندەی پەیوەندی بە تاران و ئەنقەرەوە هەیە ئەوەندە پەیوەندی بە نەوەزیر و نەسەر وەزیرانەوە نییە ئەوە یەکەم دوهەمیش حکوومەتی عێراقی لە ئەلفۆ بۆیان لە میان ڕەوترین باڵی شیعەوە تا متەتەڕیفتریان ئەبێ بۆ هەر بڕیارێکەیدا ئۆکەی تاران وەرگێ و بیرروباوەڕ و عقایدی خۆشیان هێشتا ئەوەیە کە کورد ئیسرائیلی دووهەمە ئەگەر بیڵێن یان ێڵێن بۆیە بە نظری من هەموو ئەم گرفتانە پێمانەڵێکە نەکرد بارودۆخی هەرێمی کوردستان بارودۆخی عێراق بارودۆخ بە قەیران و مشکیلە و گرفتی گەورەیە تێپەڕێ ینی مەسەلەن ئەگەر ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و هێزی هاوپەیمانان نەبێ بە نظری من داعش دەتوانێت لە ماوەی 48 ساعتە ئێشتا مووسڵ داگیر بکاتەوە لەبەرەوە بۆچی ئەم دەوڵەتە نەیتوانیوە سیستەمێکی مستەجین دروستە و نەیتوانیوە سپایەک دروستکە وەلا و ئینتیمای هەبێ بۆ دەوڵەت هەیەیانە بۆ هێزەکان هیانە بۆ دەرەوە و دوایەمە لەسەر ئەساسی عقایدی و ئیدۆلۆژیکی شیعی و سنی و مەذهبی دروست بووە بۆیە بە نظری من ئێمە چاوەڕوانی ئەوەی کە ئەو ئاڵگۆڕانی کە لە داهاتووە ڕوبەڕووی منتەقەکە بێتەوە پێم وایە کوردیش لەنا ئەو قەیرانانایە بێ و بەم حاڵی ئێستاەوە پێم وانێ بارودۆخەکە باش بێ ئەی باس ڕۆلی تورکیا چێ باست کردوتت ئەو هەموو بڕیارەکان لە ژێر پار ئەوە یەکەتی و تورکیا ئێران و تورکیا ئەو ئێران زانیمە دەستی بەسەر هەموو چوبکانی شیعی گرتی ئەی تورکیا بێگومان تورکیاش یەکەم بەشێکی زۆر لە هێزە سونیەکان لەژێر کاریگەری ئەوە تورکیایان بە تایبەتی حرەکەی وەکو عەزم و بەرەی تورکمانی و ئەوە یەک دووهەم هەژمونی سەربازی ئەنقەرە لە باشووری کوردستان بە تایبەتی لە ناوچەی بادینان و بە ئاشکرا و بە نهێنی لە نێوان لە شارەکانی وەکو کەرکووک و مووسڵ و ئەوانە بێگومان کاریگەری زۆری هەیە و لە هەمان کاتە خەریکی پرۆژەیەکی ئابوووریە لە فاو بۆ تورکیا بۆی عێراق و کەنداوی فارس بە ئەوروپا و بەستێتەوە ئەلەمەیە هەدەفەکانی بەشێکی سیاسیە و لە هەمان کاتیا بەردەوام بە ناوی لەژێر ناوی ڕاوەدونانی گەریلاکانی پەکەکە و پرۆسەی ئاشتی و ئەوانە کاروباری خۆی بەڕێوە بە بێگومان تورکیا هەژمونی کەمترە لە عێراقا بەڵام بە دوای تورکیا بە دوای ئێران تورکیا زۆرتر دەخالت دەکا و دەور و نەخشیشی هەیە و زۆر جاریش لەگەڵ ئێران کاکسادون زۆر جار لەگەڵ ئێران بە هەماهەنگی کارتەکانیان بەکارێنن لە دژی هەرێمی کوردستان یا لە دژی هێزەکانی تر بە تایبەتی بەرامبەر کورد ئەوان سەر ڕای هزار خاڵی ناکۆ کە هەیەە تاران و ئەنقەرە لە مەسلەی سنوور و تاریخ و ئۆپۆزیسیۆنەکانیان و مەسلەی ئاو و مەسلەی سیوچی هەمووانە بەڵام لەسەر یە خاڵ مشتەرەکن ئەوش مەسلەی دژایەتی هەرێمی کوردستان کورد لە پارچەکانی خۆیانە بەڵێ بەڵام خۆت باست کرد گوتی تورکمانەکان هێزی تورکمان لە عێراق چەندە 6 حزبیان هەیە بەڵام ئەمە کورسێکیانەیە 2 کورسیان هەیە بووە تورکمان 6 حزبیانی کاک سادون بەرەی تورکمانی 2 کورسیە ناوە و مەسەرەن تورکمانی شیعە هەن ئەوان لە ناو لیستی چوارچەوەی هەماهەنگی شیعەکاندان ڕاستە تورکمان بەڵام شیعین سەر بە ئێرانن بەرەی تورکمانی ڕاستە 2 کورسیان هەیە بەڵام بەردەوام مای سەرێ شەوکی شەن بە تایبەتی لە کەرکووک وە خۆشت بینیوتە نایژارنەوە کە هەمان ئەو دیعایەکەن کە ئەنقەرەیەکە کە کەرکووک و مووسڵ ویلایەتی دەوڵەتی عوسمانی و ئەوانە شاری تورکیان
و لە بیریشمان نەچێ پرۆسی ئاشتی نێوان پەکەکە و تورکیا بەشێکی پەیوەندی بەوە هەیە. تورکیا ئەوێ ئەو هەلومەرجە دژواری کە لە بەردەمیایەتی تێپەڕێنێ وە لە پێی وایە لە هەلومەرجێکی تازای دوای 7 ئۆکتۆبەر کە دێتە پێشەوە بتوانێت بە قەولی خۆی کە پێم وایە ئەوە زۆر واقعی نییە خاکە لە دەستچۆکانی مەسەلەن مووسڵا کەرکووکە حەلەبە بژێڕێتەوە ژێر دەستی خۆی بەڕام خاڵ ئەو دەوڵەتەوە چ دەرچەوە هەموو بەزم و ڕزمە لەولا مووسڵ لەولا کەرکووک و لەولا شیعە لەولا ئێران باشەوە کەی دەبیتەوە وڵاتە عێراقا ئێمە کەی دەبینە هەرێمە لەسەر پێ خۆمان ڕابوەستن ئەوانێ بە هیوان نا ئێمە بە هیوان وا بکەن وا بکەن ئەوە من ئێستا گوێ لە بەڕێزت ڕادەگرم وەکو چاودێرێکی سیاسیش قسان دەکەی هیچ هیوایەک نییە هیچ تێدا نییە ئەخر خۆی کات سادون ئەمە دەوڵەت نییە خۆ بەڕاستی ئەم کیانەی کە ناوی عێراقە دەوڵەت نییە هیچ مەفهومێکی دەوڵەت بەخۆیەوە ناگرێ ینی مەسەلەی اقتصادەکەی وەستاوە لەسەرەوەی ئەمریکا دۆلاری دات یان نایداتێ مەسەلەی ئاسمانەکانێتی ئەمنیەتی ئاسمانەکانی بەدەست ئەمریکاوەیە هێزی تورکیا هاتۆ بەشیش لە خاکەکەی جێگیر بووە ئێران دەخالەتی تاواکە خۆمە دەوڵەت نییە مەسەلەن تۆ ناتوانای ناوی بڵێ سوپای ئینتیمای نییە بۆ دەوڵەت گەندەڵی و فەسادێکی زۆرێ بۆ معلوماتت عێراق لە ماوەی 1-2 ساڵی ڕابردوو بەردەوام مانگانە بای 7 ملیارد دلار نەوتی فرۆشتووە 7 ملیارد دلار مانگانە بەڵێ کە بەڵام کەمترین پرۆژەی خزمەت گوزاری هەیە کەمتری ئێستا خەڵکی بەسڕاوی شیرین نییە بیخۆنەوە لە 8 ملیارد دلار مانگانە پارەکە بەشێکی زۆری ڕوا بۆ موچەی خەڵک کە زۆر بە شێوەیەکی هەڕەمەکی خەڵکی ئەنتاین کردو موچادن وە بەشێکیشی بەڕاستی بڵێم ئەچێ بۆ حەشتی شعبی بەپێی بودجەی ساڵی پار نزیکە 6 ملیارد دلار دراوە بە حەشتی شعبی و بەشێکی زۆری شێتێ بۆ وڵاتانی دەوروبەر و پەیوەندی هەیە بە مەسلەی پارەسپیکردنەوە و ناعەدالەتی و گەندەڵی و ئەوانە ئەمە ڕۆڵمان نەبوو لە دامەزراندنی یان بەس یاسایکردنی حەشتی شعبی لە ڕاستیە هەموو یاسایانەی هاتوونە پەرلەمانی عێراق هێزە کوردیەکان بەشداریان تیا کردووە و دەخالەتیان تیا کردووە بەڵام بەبێ کوردیش کاک سادون ئەو یاسایانە و هەر یاسایەکی تێە پەڕێنرێ کورد ئەقەلیەتە و زۆر جاریش مەسەرەن لە هەر حاڵەتێکا گەر کوردەکان دەنجیان بە پرۆژە یاسایەکی شیعەکان داوە لە بەرامبەرەوە بۆ ئەوانیش مەسەلەن دەنگ بە پرۆژە یاساکانی ئێمامدەنی ئەلانی کەم هەمە هەنجیان لەگەڵ بکەن بەڵام قسەکەوەیە کە هەر یاسایەک شیعەکان بیاوێت تێپەڕێنن ئەوە تا ئێستا نزیکەی 200 کورسیان هەیە لە کۆی 329 کورسیان توانن هەموو یاسایانە تێپەڕێنن ئەی باش ئەمە ڕۆڵمان چیە سوودی چییە پەرلەمانە لۆم ئێمە وەکو کورد بەڕێی بەڕێز پەرلەمانی عێراق لە سەرەتایە باسم کرد کاک یعنی گرنگی پەرلەمان کاک سادون لە وڵاتێکا پەرلەمان گرنگە کە دیموکراسی تایە بەرقەرار بێ کە گوێ لە مافەکانی خەڵک بگرێ گەندەڵی و ناعەدالەتی نەبێ و یاساکان بتوانن تەوزیع بن بەسەر هەموو خەڵکە قسەیەکی باو هەیە ئەڵێ لە هەر شوێنێک عەدالەت بە یەکسانی خۆی تەوزیع نەکا ناعەدالەتی بە یەکسانی خۆی تەوزیعکە ئەمە لە عێراقا وایە لەبەرەوەی عەدالەت بە یەکسانی خۆی تەوزیع ناکە ناعەدالەتی بە یەکسانی لە عێراق لە کوردستان وانە بەڕێی لە کوردستانیشا تا ڕادەیەکی زۆر وایە بەڵام بۆیە پەرلەمانی عێراق ناتوانێت مەسەلەن دەرەقەتی ئەو هەموو کێشە گەورانەی ناوچەکە و خودی ناو عێراق نایە خۆما کوردستانی پەرلەمانی کوردستان لە عێراقی خەراترە بەیت شوێک ناتانی هەنگاوک بنی ئەو یەک ساڵە دانیشتە پێشتر باسم کردوتم 13 مانگە تاتیلە 13 مانگە تاتیلە کاکە بامچی لەسەر بابەتە چی دێت لەو ماوەی زۆر گەرمە بابەتی پەکەکە و بابەتی عەبدوڵڵا ئۆجەلان و بابەتی ئەو هەموو زیارەتکردن و چوونە لای و قسەیوی لەو دوایی قسەی کرد لای من زۆر سیر بوو دەیوت دەبی مەزلوم عەبدیش خۆی هەڵبۆشێتەوە دەبی ئەوە هەبی کاک سادوو مەسەلەی
پرۆسەی ئاشتی نێوان پێکەکە و تورکیا سەرەتاکەی هیوادارم سەلامت بی سەرەتاکەی گەڕێتەوە بۆ ئەو تەوقەی کە دەوڵەت باخچەلی لەگەڵ پەرلەمانتارەکانی دەمپارتی کردی لە کۆتایی 2024 ئەو دا بە دوای ئەوە بانگەوازەکەی بەڕێز ئۆجالان هات لە بانگەوازەکەی ئۆجالانەوە هات کە پێویستە دەست بکەینەوە بە پرۆسەی ئاشتی دوا بە دوای ئەوە پێکەکە لە 5 مایسی 2025 اینی کرد کۆنگرەی بەست وەلەو کۆنگریا لەسەر پێشنیاری ئۆجالان هەم خۆی هەڵوەشاندەوە و هەم ناوەکەی خۆی گۆڕی و هەم چەکدانانیشی خستە بواری جێبەجێکردنەوە بەردەوام لە ماوەی ئەم ساڵ و چەند مانگەیە بەردەوام تورکیا فشاری لەسەر ئۆجالان داناوە و بەردەوام ئۆجالان ئەم داوایانەی خستۆتە سەر پارتی کرێکارانی کوردستان و فشاری زۆری کردووە و تا ئێستا ئەوەندەی من بزانم پێکەکە هەموو داواکانی ئۆجالانی جێبەجێ نەکردووە بەتایبەتی باڵی ڕادیکاڵی پارتی کرێکارانی کوردستان ئەو داوایە یان جێبەجێ نەکردووە یان خۆی شەریک نەبووە لە جێبەجێکردنی وەکو ئەوەی کە کاک سادون وا بڕیار بوو لە مەراسیمی سوتاندنی چەکەکانیان لە جاسەنە ئەو تیمەی کە هاتن ئەو تیمە سیکەسیە وعد بوو مستەفا قەرەسوو سەرۆکایەتیان کە نەک بەسێ هۆزات بەڵام ئەوەندەی من زانم مستەفا قەرەسوو سەر بە باڵی ڕادیکاڵ نەهات ئەو کارەی نەکرد چون مخالفی بوو و لەگەڵ دانانی چەکیش نەبوون مخالف بوون بەڵام بە هەر حاڵ قسەیەکیان نەکرد و دوا بە دوایەوە دۆڕان کاڵکان مستەفا قەرەسوو و بەشێکی تریش لەو هەواڵانە مخالفی ئەم بەڕێوە چوونەی پرۆسەی ئاشتیان بەم فۆرمەی کە ئێستا تورکیا ئیباتە بەر دوێنێ ئامەد مەلازگەرد بەرپرسی هێزەکانی هەپەگا ڕایگەیان کە ئێمە هیچ هەنگاوێکی تر نانێن ئەگەر تورکیا هەنگاوی جدی نەنێ دەوڵەت باخچەلی دوێنێ جوابی هەم ئەوی یاوەتەوە هەم بەسێ هۆزات یاوەتەوە لە وەڵام بە تەسلیم بوونەوەی پەکەکە بەسێ هۆزات وتی ئێمە هیچ مەمنونی ئەم دەسەڵاتە شۆڤێنی نین لێبوردنمان بۆ دەرکە مەلازگەردی ژووتی هەنگاوی تر نانین باخچەلیەڵێ ئەم سەرکردانەی پێکەکە گوێ لە سەرۆکەکەیان ناگرن و ئەمە بۆچوونی دوو کەسە لە بەرپرسانی پێکەکە کە مخالفی پرۆسەی ئاشتی نەبوون تەییدیان کردو بەڵام بەم قسانەی ئەم دوو ڕۆژیان دیارەکە ئێستا دەرەکەی مخالفن و جەمیل بایک هاوسەرۆکی پەکەکەی پێشوو هاوسەرۆکی کەچەکە هاوسەرۆکی تەفگەری ئازادی کوردستانی کۆمەلگای کوردستانی ئێستا لە دوایین لێدوانی لەگەڵ ڕادیۆی BBC بەشی فارسی ئەڵێ ئێمە ئاگاداری هیچ دانووسانێکی نێوان دەوڵەتی تورکیا و ڕێبەر ئۆجالان نی هەموو ئەمانە یعنی چی هەموو ئەوانە فێمان هەڵن کە سەرکردایەتی پەکەکە ئەیانەوێ پاشەکشە بکەن لەمە و نایانەوێ بەڕاستی هەنگاوی تر بنین چکە هەموو هەنگاوێکیان ناوە ینی کاک سادون دیقەت بەجگە لەوانەی باسم کرد هەموو هێزەکانیان لە باکووری کوردستان کشاندەوە سەبری ئوک لە هەفتەی ڕابردوو دوو هەفتە لە ئەندامی کۆنسیل سەرۆکایەتی وتی هەموو هێزەکانمان لە باکوور کشاندۆتەوە لە ژێر داواکاری ئۆجالان بۆی تووشی ئەو بە یەککەوتنانە نەبین کە ساڵی 1990 شەمدی ساکێک دروستی کرد بارحاڵ لە چەند ڕۆژی ڕابردوودا هەموو ئەو هێزانەی لە ماوەی 5 ساڵی ڕابردوو گۆڕەپانی شەڕێکی سەخت بوون و دەوڵەتی تورکیا بە هەمووی ئیمکاناتی ئەسکەری و مخابەراتی و ئاسمانی خۆی و نەیتوانیوە داگیریکە لە ئابەشین و گارا و لە زۆر لەو منطقانە هەمویان چۆڵ کردووە و ئەمانەش دیسان لەجێ داوتر بۆیە سەرکردایەتی پێکەکە ئەزانێت کە تووشی پاشەکشەیەکی گەورە بووە و ئێستا ئۆجالان لە دیداری دوێنەی وەفدی دەمپارتی پەروین بوڵدان و مەدحەت سانجەر گوایە میدیاکانی تورکیا ئەویان بڵاو کردوتەوە
ئۆجالان لەو دیدارەیە و توێتی کودەتایەک بەڕێوەیە بۆی کە پرۆسی ئاشتی شکست بخوا و میدیاکان یەکێ لە ئەندام پەرلەمانەکانی ئەکەپا و توێتی ئۆجالان لەم قسانەی مەبەستی تیرۆری باخچەلیە لەبەرەوەی زۆر جددیە لە پرسەکە ڕەنگە تیرۆری ئەو یان کودەتایە کە بەسەر ئەوادێ پرۆسەکە کپەک بکە کە بە نەزەری من ئەم بۆ چوونە تەواو پێچەوانەیە نە باخچەلی کودەتای بەسەراکرێ نە تیرۆرەکرێ چونکە ئەو ئەندازیاری سەرەکی ئەم پرۆسەی بەناو ئاشتەیە و یعنی قسەیەکی ئەزانی دوێنێ دەوڵەت باخچەلی و توێتی دوێنێ لە وڵام بۆ قسانەی بە سێهۆزاد و مەلازگەر و توێتی مەترسی لەسەر دەوڵەتی تورکیا هەیە مەترسی لەسەر دەوڵەتی تورکیا هەیە یعنی چی مانگێک لەوە پێش دیسان باخچەلی وڵامی پرسیارێکی دایەوە وتی خەڵک گەڵێن تۆ دەست بەم پرسە کردووە تۆ چی تەوقل لەگەڵ دەم پارتی کردووە تۆ تەوێ سەرۆکی تیرۆریستەکان بە قسەی ئەو بێنیتە دەرەوە بەڵام وتی بەڵێ من ئەم کارم کردووە بەڵام دوای چەند ساڵی تر خەڵک گەزانن من چیم کردووە بۆ گەلی تورکیا مەبەستی چییە؟ مەبەستی ئەوەیە ئەستاز وەکو چۆن ئەردۆگان وتی ئێمە ڕێگا بە دووبارە بوونەوەی ساکس بیکۆیەکی تر نادەین یعنی با قسەکەم کورتکەمەوە لەوەی پرۆسەی ئاشتی دەستپێکردنی پرۆسەی ئاشتی تورکیا لە دوای دەرەنجامەکانی شەڕی 7 ئۆکتۆبەری نێوان حەماس و ئیسرائیلدا دەستی پێکردووە و بە دوای ڕووداوەکانی 8 دێسەمبەری ڕوخانی بەشار ئەسەد تورکیا ئەزانێ کە هەلومەرجی ناوچەکە ئاڵگۆڕێکی بەسەرادێ وەکو ڕووداوەکانی بەهاری عەرەبی وەکو دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەر بۆیە پێی وابوو ئەبێ خۆی لەمە دەرباسکە گەورەترین مەترسی لەسەر تورکیا جگە لە کوردەکان و پارتی کرێکارانی کوردستان کەسی تر نەبوو بۆیە لە دوای دەست بەکاربوونی ئاک پارتی و ڕەجەب تەیب ئەردۆغان لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا هەموو ئەو مەترسیانەی لەسەر دەوڵەتی تورکیا هەبوون هەمووی تەسفیە کردووە ئەرگەنەکۆن فەتحوڵا گولەنیەکان دەوڵەتی قوڵ و هەوڵی کودەتا تەسفیەکردنی سوپا تەنها ما بۆ مەترسیە کە ما بۆ لەسەر تورکیا پارتی کرێکارانی کوردستان و کوردەکانن بۆیە ئێستا ئەمەش بەو ڕێگایە تەسفیەکە جا من قسەکەم چییە من هەمیشە وتومە بۆیە من گومان لەم پرۆسەی ئاشتیەکەم دەوڵەت باخچەلی ئەندازیارێتی چۆن دەوڵەت باخچەلی مەهەپا ئەم گورگە بۆرانە هەمیشە خەریکی پیلانجێڕانن ئستاس کاتێکە پرۆسەی ئاشتی ساڵی 1993 لە نێوان پێکاکا و تورکت ئۆزال بە ئاگاداری جەنابی ئیمام جەلال بەڕێوە چوو چێ تورکت ئۆزالی کوشت بۆچی کوشتیان بۆ کوشتیان پرسەکە کۆتایی پێبێ باوەڕیان بە پرسەکە نەبوو یعنی پرسەکە زۆر جددی بوو تورکت ئۆزال زۆر جددی بوو بەڵام تورکت ئۆزالیان تیا برد دوای هاتن شەمدین ساکی کشیان قوت کردەوە کۆمەڵە سەربازی بێچەک و خەڵکی سڤیلی لە پاسێکا کوشت پرۆسەکە پەچی کەوت ئەمە یەکەم دووهەم چێ ئەبڵاوە جالانی دەستگیر کرد ساڵی 1990 ڕاستە بولند ئەجەوی سەرک وەزیران بوو بەڵام ئەوەی کە خەریتەی ئەوەی کە نەخشەی پیلانگێڕەکەی داڕشت مەهاپەیە دەوڵەت باخچەلیە ڕاستە هێزەکانی تر هەمووی دەخالەتیان هەبوو بەڵام دەوڵەت باخچەلی و مەهاپە کارکتەری سەرەکین چکە خۆیان نەشاردوێتەوە ئەوان دژی هەر هەنگاوێکن کە کورد بینێ و ئەوان خۆیان ناوان دەوڵەتێکی نێتەوە پر دوایویستە قسەیەکی تر بکەم لە چەند ڕۆژی ڕابردوو کاک مەسعود چۆتە جەزیرە دوای 2 ڕۆژ دەوڵەت باخچەلی دێڵە سوکایەتی بە خاکی تورکیا کراوە یعنی قسەکە بەڕاستی ناوەیە کە پێشمەرگە لەگەڵ کاک مەسعود چۆتە جەزیرە نە کاک مەسعود کارێکی خراپی کردووە قسەکەەوەی ئەیانەیە پرۆسەکە تێک بن لە شوێنێکە ئەنجا یابیخەنە کورد یابیخەنە شەمدین ساکیێکی تر جان باجەت چێ بخۆت لەگە پرۆسەکەیە یعنی نێرە لەگە پرۆسەکەی لەو لە شتێکی دەدا بەڵێ بە نەتیجە چاوەڕی شوێنێکن پرۆسەکە تێک بن بەڵام تا ئێستا ڕەنگە تۆ پرسی بۆ تێکیان نەداوە لەبەرچی تێکیان نەداوە هێشتا ئەوان دراسەی بارودۆخەکەکەن هێشتا ئەیانەوێ ئیمتیازی زۆرتر وەرگرن بزان چیترەکەن
بزانن چیتر بەڕێز ئۆجالان نەخوازن دوایەوە ئەمە لەسەر زمینی واقعی ئەمە هەموو شتانە بینین و پێکەکە خۆی ئەماناڵێ لەو لاتریشەوە کاک سادون مثلەن خودی بەڕێ من کاک سادون بایەکشتی پێ بڵێ من 6 کتێبم لەسەر پارتی کرێکارانی کوردستان نووسیوە و من تام لە حزێش کە قساکەم لەگەڵ تۆ پێم وایە بەڕێز ئۆجالان سەرکردەیەکی تێکۆشەر و کارێزمایی گەورە خۆڕاگرێت لە زیندان و لەگەڵەوە شاپی وایە پەکەکە هێزێکی شۆڕژگەری گەورەی کوردستان و باکووری کوردستانە بەڵام ئێمە قسەکەمان لەسەر ڕەخنەیە منەڵێم تورکیا چیەوێ تورکیا ئەوێ مثلەن بەڕێز ئۆجالان لە کتێبی مانیفستۆ شارستانیەتی دیموکراسی بەرگی 5 ئەڵێ ئێمە دەوڵەت نەتەوەمان ناوێ و مەترسیە لەسەر نەتەوەکان و مەترسیە لەسەر دیموکراسی ئێمە خۆسەری دیموکراسیمانەوێت لەمە دووە دی باشە قسەکەوەیە دوایەوە چەمک و مەفهومی باکوور باش و ڕۆژهەڵات ئاپۆ سەرۆکی وڵات نەماوە ئێستا ئەو داوای داخوازیێکی کللتوری لە باکووری کوردستانەکەن دوای پارتی کرێکارانی کوردستان لە حیزبێکی مارکسلینیستەوە وەکو حیزبێکی وەکو خۆیڵێ ناوچەی لە دەرەنجامی هەموو فشارانە بەشێکی زۆر لە هێزەکانیان کشاندۆتەوە بۆکوێ بۆ هەرێمی مادیا و بۆ سنوورەکانی یەکێتین نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان لە باشووری کوردستان لە هەورامانەوە تا سەنگەسەر تا حاجیاوە تا قڵاتزێ بەبایەک نکتەی خۆشت بۆ بژێمەوە بەڵێ ئێستا لەو سنوورانە پارتی کرێکارانی کوردستان گومرگەکە گومرگی ئەوانەی کە خەریکی مەڕ و ماڵات لەمدی و بۆدی بەڵێ نەوتە کەلوپەلی کارەبایە باشە ئێستا یەکێ لەوانەی کە خەریکی ئەو مامەڵەی ئەو مەڕ و ماڵات شتەیە لەم ڕۆژانەیە بەمنی و دووتی ئەوان ئەو دۆلاری سپی وەرناگرن دۆلاری سەوز وەرەگرن یعنی ئەو دۆلارە لۆکەکە لە بازارەکانی کوردستان $3 هەیە مامەڵەی پێواکرێ یعنی یەکێکیان 2,000 کەمترێکا لە ناو بازار بە قەولی بازرگانەکان یەکێکیانەوەی کە تازەترە و چاپی تازێ کابراوتی داوای ئەوەم لێ یەکەن ئەبێ ئەویان بۆ بەرم و لەوەش زیاترەوەی 1000 دیناریشیان ناوێ ئەبێ 10,000 یا 25,000 بەری باشە یعنی کابراایەک لەم بینەیە لە نێوان ئەم مەرزانەیە هات چۆنە بێ هەموو مەرجێ بەسەر سەپێنی دوایەوە مەسەلەن تۆ پاشەخشە کردو لە هەموو باکووری کوردستان بۆچی هەموو فشارە خێتە سەر خەڵکی زەحمەتکێش لەو سنوورانە بۆیە قسەکەمەوەیە ئێمە ناتوانین بەش بە حاڵی خۆم ناتوانم گەشت بین بم بەوەی ئەم پرۆسی ئاشتێ توانێت ئاکامێکی هەبێ و جددی بێ و دوایەوە کاکە سادون ئێمە نمونەی زۆری پرۆسەی ئاشتی نێوان دەوڵەت و گروپی گەریلایمان هەیە مەسەلەن حرەکەی مەسەلەن یاسر عەرەفات لەگەڵ ئیسرائیلەکان بە هەلومەرجێکی تایبەت بە دەخالەتی نەرویج و ئەمریکا وڵاتانی ئەوروپا لەگەڵ ئیسحاق رابین و شەمعون پێرس ڕێکەوت باشە ئێمە شایەدی ئەوەی نیلسۆن ماندێلا لەگەڵ دەوڵەتی ئاپارتایت 27 ساڵ لە سزن نبوو وەکو بەڕێز ئۆجالان بەڵام کاتێ داوایان لێکوتیان چەکەکانتان دانێ پێیان بڵێ بە هێزەکە چەکدانێ ئەوتی تا هەموو شتێک تاوانە بێ ئێمە چەکدانانێ حاڵەتی سێهەم 2012 کاتێک ڕێکوتنی نێوان حرەکەی فارک و دەوڵەتی کۆلۆمبیا چۆباری جێبەجێکردنەوە یەکەم دانیشتنی نێوان حرەکەی فارک و دەوڵەتی کۆلۆمبیا لە کوبا بوو بە ئامادەگی ڕاول کاسترۆی برای فیدل کاسترۆ سەرۆکی کوبا بوو و دوجار ڕێکەوتنێکی ئیمزاکرا دوجار مەسەلەن حکومەتی چیلی حکومەتی ئەمریکا و تەنانەت بانکیمۆنی سکرتێری نەتەوەیەکگرتوەکان بەشداری تیاکرد دەخالەتی تیاکرد و پرۆسەی چەکدانانی گەریلاکانی فارک بە 3 مەرحەلە بەڕێوەچوو دوایین جاریان بانکیمۆن خۆی بەشدار بوو لە پرسەیە و کاتێکیش حرەکەی فارک بەڕەسمی تا خۆی ڕۆشاندەوە لە ناو بۆ گۆتای پایتەختی کۆلۆمبیا خۆی ڕۆشاندەوە وەکو حرەکەیەکی مەدەنی و هەموو گەریلاکانی فارک دەخالەت تێکەڵ کرانەوە لەگەڵ هێزەکانی سوپای کۆلۆمبیا و هەردووکیان خەڵاتی نۆبل یاوەرگن لە 2016 ینی بەدوو بەڵام ئێمە نەنایانی سێمە بینین لە هەموو ئەو هەنگە ئەوانەی کە پێکەکە ناوێتی وتەبێژی ئاک پارتی ئەڵێ نەخشەی تورکایەکی بێتیرۆر باش دەچێتە پێش هەموو ڕۆژ ئەردۆگان لە وتارەکانی ئاڵێ ئێمە تورکایەکی بێتیرۆرمانەوێ ناڵێدا مسلمان هەیە لەگە پارتی کرێکارانی کوردستان لەگە کورد دەوڵەتێکی بێتیرۆرمانەوێ کۆتایی بە تیرۆرێنین و ئەوە نەخشەی تورکیای بێتیرۆرە و لە هەمان کاتە تورکیا هێستا ئەو
ئەو قایمەیەی ئەو لیستەی کە لە 74 کەس پێکاتەوە بە جەمیل بایک دەست پێەکە بە فاتمە گوڵچین کۆتایی دێدێ ئەڵینەوە شاندۆتەوە بۆ تەنانەت داڕچەلیەڵێ بێوانە بڕۆن بۆ دەوڵەتی سێم و ئەوەندەی من زانم داواکەن سەرکردە باڵەکانی پێکەکە ئەبێ بڕۆنە ئەلبانیا وڵاتی سێهەم ئەمە کوێی پرۆسی ئاشتی ئەمە کوێی پرۆسەیەکی دوو تەرەفەیە بۆیە بە نظری من لە هەر حاڵدا تورکیا بەشێکی زۆر لە ئامانجەکانی بەدیێناوە و ئۆتۆریتەی خودی بەڕێز ئۆجالان وەکو جاران نەماوە و بەشێک لەنا خودی پەکەکە و بەشێک لە هێزەکانی تری دەرەوەی پەکەکە پیانوانیە ئەوە ئامانجی هەمویان بێ بۆیە لە هەر حاڵدا من هیوادارم گۆچوونەکانی من لەسەر پرۆسی ئاشتی غەڵەت بێەوە پرۆسی ئاشتی بچێتە قۆناغێکی باشە کە کورد بە مافەکانی شاد بێ و بەڵام مافی کولتوری بە تەنها بۆ گەلێکی لە باکووری کوردستان بۆ ئەو هەموو خەبات و تێکۆشان و قوربانیدان و بانگەشەی کردومانە کەمە گەلێک زەحمەتە و گەلە سپاس دەکەمە من وەزعی تەندروستیمەوە دوو ڕۆژان لە خراپ بوو بەڵام سوور بووم لەسەرەوەی کە لەگە بەڕێز بەرنامەکە ئەنجام بدەین و باشمان تەحمل کرد هەندێک کۆکە بۆ کۆکێش تاو دەبیت مشکلە نییە خۆشحاڵ بەناسیم شێت ئەگەر بەرنامەی داهاتوو بە تو بڵێن کاگە ئەنوەر ئەتوو ئەو بەرنامەی داهاتوو پێشکەش بکە چیان دەبژێری وەکو میێوان وەڵام من ئێستا حالیان ڕەنگە کەسێکم لە خەیاڵ نەبێ بەڵام ئەتوانم کەسێکت بۆ تهدید بکەم دواتر پێت بڵێم بەسەر چاو کەسێکم بۆ تهدید کە و ژمارەکەشی بنێرە بەسەر چاو بان چاو زۆر بەڕێزی زۆر سپاس بۆ ئەمە سپاسی بەڕێزت دەکەم و دانیشتە چیگە لە خۆش کاتێش خۆشتان دەرکەوتوبی سپاس بۆ ئێوەش بەڕێزان ئەمان دەکە تەندروستەکەمان ناجێگیرە ئەوەن دەتوانیمان بەردەوام بین سپاس بۆ برادەرانم لە کۆڵن هەموو لایەک تەندروست بن هەموو لایەک ساخت شەوە چ خۆش